وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ئەوان هەناردەکردنی نەوتی کەرکووکیان ڕاگرتووە و دەڵێت ناکرێت هەرێم نەوتەکە هەناردە بکە و پارەکەشی نەداتە بەغداد. ئەمڕۆ مەلاکرێکار ئازاد کرا و دادگای نەرویجیش حکمەکەی هەڵوەشاندەوە کە ساڵێک و 6 مانگ بوو. هەرێمی فیدراڵی ڕۆژاوای کوردستان ڕاگەیەنرا و ئەمریکا و رووسیا دەڵێن بڕیارێکی تاکلایەنەیە و حکومەتی سووریا و تورکیا و ئۆپۆسیۆنی سووریش دژاتی خۆیان بۆ هەرێمەکە ڕاگەیان. سڵاوتان لەبێ بەڕێزان لە درێژەی پانۆرامای هەواڵەکان لەگەڵتان بەردەوامین. هەوڵە ناوخۆیی و دەرەکیەکان نەیانتوانی پارتی و گۆڕان لەسەر مێزێک کۆبکەنەوە و ئێستاش کە زیاتر لە 5 مانگە پەرلەمان پەک خراوە هیچ ئاماژەیەک نییە دۆخەکە وا بەزوویی ئاسایی بکرێتەوە. زیاتر لە 5 مانگە پەیوەندیەکانی پارتی و گۆڕان لە ئاستێکدایە هیچ گۆڕانکارێکی بەسەردا نەهاتووە بە جۆرێک ئێستا پەیوەندیەکانیان لە ئاڵۆسترین قۆناغدایە. بەشداری بەرپرسانی پارتی و گۆڕان لە 4مین دیداری سلێمانی نەگنە بۆ هۆکارێک بۆ لێک نزیکردنەوەی ئەو دوولایەنە بەڵکو لێدوانەکانیان لەسەر بارودۆخی هەرێم ناکۆکیەکانیانی قوڵتر کردەوە. پاڵپەیوەنانی پەرلەمان بۆ زیاتر ئاڵۆزکردنی بارودۆخەکە لە جیاتی چارەسەرکردنی و کردنی پەرلەمان بە ناوەندێکی ئیستیفزازکردن. حکومداری لە سەردەمی ئێستامانە زۆر ئاڵۆزەوە، پێویستی بە معریفە هەیە، پێویستی بە زانست هەیە. بەڕاستی حکومڕانی بە کەسانی نەخوێنەوار ناکرێت، چاکسازیش بە کەسانی نەخوێنەوار ناکرێت. ناکۆکیەکانی نێوان ئەو دوولایەنە گەیشتە ئاستێک سەرکردەی حیزب و لایەنەکانی تر خۆزگەی پێ ناخوازن. بە جۆرێک جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی دەڵێت ناکۆکیەکان جینی گەرانین و دەبێت لە بری توندبوونەوە هەوڵی هێورکردنەوەی بدەن. بەڵێ ئێمە خەریکی کێشەکانی خۆمانین، بەڵێ خەریکی بێنەوبەری خۆمانین. پێمان وایە لە سلێمانی و لە هەولێر بترازێ دنیایەکی گەورە نییە. کێشەکانی خۆمان، کێشە سیاسیەکان، کێشە ئابوووریەکان ئەمانە ئیتر هەر خەریکی ئەمە بین گرنگن، چارەسەری ئەمانە زۆر زەرورە. بەڵام بێت تێش بگەین لە دنیای دەرەوە چی دەبێت. سکرتێری حیزبی سۆسیالیستی کوردستانیش دەڵێت قوڵبوونەوەی ناکۆکیەکان زیان بە پرۆسەی سیاسی هەرێم دەگەێنێت و دەبێت بیر لە چارەسەری قەیرانەکان بکرێتەوە. ئەبێت ئێمە بە دوای چارەسەرەکان ئابگەڕێن. چارەسەرەکان پێویستە بە هەمومان هەوڵی بۆ بدەین، بە دوای لەسەر نوقتەکان دەستنیشانی بکەین و دابنێن، بەڵام هیچی بەلای مەوزوعە ئاساسیەکانە نەڕۆیشتن. بۆ هێورکردنەوەی دۆخی سیاسی هەرێم و ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان لایەنەکان دەیان کۆبوونەوە لە ماوەی ڕابردوو ئەنجام درا، بەڵام هیچیان ئەنجامیان نەبوو. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیش دەڵێت سەرڕای هەموو ناکۆکیەکان هێشتا هەر لەگەڵ گفتوگۆ و دانیشتندان. قسەکانی وەڵامدانەوەکەش هەردووکی باش نەبوو، نەکرایە بەو شێوازە باشتر بوو، ئەکرا قسەی بەدیل بکرێ و ئەکرا ئاماژەی بەدیل بوترێ بە جۆرێکی تر بێ. بۆیە پێم وابێ ئەوەی لە هۆڵەکە بوو ئەوەشی لە کوردستان گوێ لێ بوو پێی خۆش نەبوو. سەرڕای هەموو هەوڵەکانی ڕابردوو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان ڕەنگە هیچ کات هێندەی ئێستا پارتی و گۆڕان بەرامبەر یەکتر توود نەبوو بن. بۆیە بەشێک لەلایەنەکان پێیان وایە گەردۆخەکە چارە نەکرێت ڕەنگە پەیوەندیەکانیان جارێکی تر نەگاتەوە ئەو ئاستەی لە پێشتردا هەبوو. توندبوونەوەی لێدوانەکانی گۆڕان و پارتی بەرامبەر بە یەکتری گەیشۆتە ئاستێک سەرکردەی بەشێک لەلایەنە سیاسیەکان ترسی ئەوان لا دروست بێت ناکۆکیەکان بگەنە ئاستێک کە ئیدی چارەسەر مەحاڵ بێت و پەیوەندیەکانی نێوان ئەو دوولایەنەش بگاتە بنبەست. هاوکار یاسین NRT سلێمانی. دادگای تێڵچوونەوەی ئۆسلۆ سزای زیندانیکردنی مەلاکرێکاری هەڵوەشاندەوە و ئازادی کرد. پەیامبێری NRT ڕایگەیاند هەرچەندە پێشتر دادگای نەرویج سزای ساڵێک و 6 مانگ زیندانیکردنی بۆ مەلاکرێکار دەرکردبوو، بەڵام دادگای تێڵچوونەوەی ئۆسلۆ سزاکەی هەڵوەشاندوێتەوە و بڕیاری ئازادکردنی مەلاکرێکاری دەرکردووە. نەجمەدین فەرەج ناسراو با مەلاکرێکار کە ئەمیری پێشووی گروپی ئەنسارولئیسلامە 5 مانگ بەر لە ئێستا لەسەر دۆسیەی هاندان بۆ توندوتیژی وەڕەشەکردن لە کوردێکی دانیشتووی ئۆسلۆ بە ساڵێک و 6 مانگ زیندانیکردن سزادرا. مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوو کاتێک دادگای نەرویج بڕیارەکەی دەرکرد مەلاکرێکار 8 مانگ بوو دەست بەسەر کرابوو. بەپێی بڕیارەکەش پێویست بوو 8 مانگی دیکە لە زیندان دابێت بۆ تەواوکردنی سزاکەی، بەڵام دوای ساڵێک و 1 مانگ لە زیندان بڕیاری ئازادکردنی دەرچوو. مەلاکرێکار لە وڵاتی نەرویج 2 دۆسیەی لەسەر بوو کە لەسەر دۆسیەی هەڕەشەی کوشتن لە سەرۆکوەزیرانی نەرویج
دوای 2 ساڵ و 10 مانگ زیندانی کردن سەرەتای ساڵی ڕابردوو ئازاد کرا و دۆسیەکە داخرا. هەروە لەسەر دۆسیە ڕەشەکردن و هاندان بۆ کوشتن ئازاد کرا و دۆسیەکەی داخرا. کۆتایی ساڵی ڕابردووش لە بریتانیا و نەرویج و ئیتالیا 15 کەس دەستگیر کران بە تۆمەتی پلاندانان بۆ ئازادکردنی مەلاکرێکار لە زینداندا. دوای لێکۆڵینەوە 7 کەس لە دەستگیرکراوەکانی بریتانیا و نەرویج ئازاد کران. بەڵام ئەو 6 کەسەی لە ئیتالیا دەستگیر کراون تا ئێستا لە زیندان و بڕیارە مانگی ئایاری داهاتوو دادگایی بکرێن. هاتیە دەرێ بەسەر بەرزانە ئیسپاتی شێخین کە بۆ ئیسلامە ژین بۆ ئیسلامی ژەمری. بەڵام بەڕێزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە دۆسیەی ئازادکردنی مەلاکرێکار کە لەلایەن دادگای تێڵچوونەوەی ئۆسلۆ بڕیاری ئازادکردنی دەرا دەچمە لای کاروان محەممەد لە باسل لە سویسرا. کاروان چ زانیارێکی نوێت لە سەبارەت بە بڕیاری ئازادکردنی مەلاکرێکار؟ بەڵێ ئەمڕۆ دادگای پێداچوونەوەی ئۆسلۆ بڕیاری حکمێکی سەر نەژمەدین فەرەج ئەحمەد ناسراو بە مەلاکرێکاری هەڵوەشاندەوە کە ساڵ و نیوێک زیندانی بوو بە تۆمەتی هەڕەشەکردن لە کەسێکی کورد لە نەرویج پاشەوەی کە لە 25 شوباتی 2015 دوای چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی ئێنارکۆی نەرویجیدا پۆلیسی ئۆسلۆ شکاتێکی لەسەر نەژمەدین فەرەج ئەحمەد تۆمار کرد کە گوایە لە ئەو چاوپێکەوتنەدا هەڕەشەی لە کەسێکی کورد کردووە. دوای ئەوەی کە دەستگیر کرا لە 30 ئۆکتۆبەری 2015 دادگای ئۆسلۆ بڕیاری ساڵ و نیوەک حکمی بەسەردا سەپان بە تۆمەتی هەڕەشەکردن. بەڵام ئەو کاتە پارێزەرەکەی ڕایگەیاند کە لە چاوپێکەوتنەکەدا هەڕەشەی لە هیچ کەسێک نەکرد و بە حکومەکەدا دەچنەوە. پاش بەرزکردنەوەی ئیستیناف بۆ بەردەم دادگای باڵا ئەمڕۆ لە دوای 2 ڕۆژ دانیشتن دادگا حکمی زیندانەکەی هەڵوەشاندەوە بەراەتی نەژمەدین فەرەج ئەحمەد ناسراوە بە مەلاکرێکاری ڕاگەیان لە دۆسیەی هەڕەشەکردن. هاوکار لەگەڵ ئەوەشدا بە هەمان شێوە کە بڕیار بوو لە مانگی 6دا لەسەر دۆسیەی ڕەوتی شاخ کە 16 کەس دەستگیر کرابوون لەسەر داوای داواکاری گشتی ئیتالیا دەبواە ئەو کاتە دادگایی بکرایە بۆی ئایا ڕادستی ئیتالیا بکرێت دیانە لەسەر ئەو بەڵگانەی کە گوای ئیتالیا بەڵگەی لەبەردەستدا بووە سەرپەرشتی 16 یان گروپێکی کردو کە ویستویانە ناوبراو لە زینداندا ئازاد بکەن چەند دیپلۆمەتکارێکی نەروێجی و بەریتانی بفرێن و لە بەرامبەردا نەژمەدین فەرەج ئەحمەد ئازاد بکەن. بەڵام هەر دوێنێش دوێنێ دادگا ئەو دۆسیەی هەڵوەشاندەوە چونکە ئیتالیا تا ئێستا ئامادە نەبووە هیچ بەڵگەیەک ڕادستی نەرویج بکات و لە 2 هەفتەی پێشوشدا بە هەمان شێوە لە بەریتانیا 3 هاوڵاتی تری کورد کە بە هەمان تۆمەت و لە هەمان دۆسێدا دەستگیر کرابوون دادگای باڵای لەندن ئەوانیشی ئازاد کرد چونکە ئیتالیا شکاتەکەی جێڕایە دۆ و بەڵگەکانی ئاشکرا نەکریان ئامادە نەبوو بەڵگە بخاتە بەردەم دادگا لەسەر ئەو دۆسیەیە. بەڵام بڕیارە ئەو 6 کەسەی کە لە ئیتالیا دەستگیر کراون لەسەر هەمان دۆسیە لە 2/5دا لە شاری میران لە باکووری ئیتالیا ببرێنە بەردەم دادگا. بەڵکاروان مەلاکرێکار ماوەی حکومەکەی تەواو کردبوو یاخود چەندی مابوو کە ماوەکەی تەواو بکە؟ بەڵێ لە 25 شوباتی 2015 دەستگیر کرا بوو واتەوە نزیکەی ساڵێک و مانگێکە لە زیندانە تەنها لە 5 مانگی مابوو لە حکومەکەی کە تەواوی بکات. بەڵام ئەمڕۆ دادگا حکومەکەی هەڵوەشاندە و بێتاوانی ڕاگەیان لە تۆمەتی هەڕەشەکردن. 4 لەو دادوەرانی کە سەیری دۆسیەکەیان کردووە پێیان وا بووە لە کۆی چاوپێکەوتنەکەدا یان لە کوی وتەکانی ناوبراودا هیچ ئاماژەیەکی هەڕەشەی تێدا نییە بۆ سەر ئەو کەسەیە کە شکاتی لەسەر بەرز کردبووە نەبوو هیچ کەسێکی کە تەنها لە چاوپێکەوتنەکەدا حکمێکی شریعەتی ئیسلامی ڕوون کردوێتەوە و هەڕەشە نییە ئەو تاوانە. 5 مانگی ما بوو تا حکومەکە تەواو بکە بەڵام زووتر ئازاد کرا و بڕیارە لەسەر ئەوە قەرەبوو بکرێتەوە. بەڵێ کاروان ئازادکردنەکەی مەلاکرێکار هیچ کاردانەوەیکی بە دوای خۆی هێناوە؟ چیا لە ڕاگەاندنی نەرویجیا تەنها 1-2 ڕۆژنامە ئاماژەیان بەوە کردووە کە ئازاد کراوە و زیاتر لەوە گرنگیان پێ نەداوە بەهۆی ئەوەی کە دۆسی ناوبراو لە وڵاتی نەرویجدا زیاتر لە 15 ساڵە
زیاتر لە 250,000 هەواڵ و ڕێپۆرتاژ و وتار لەسەر ئەو دۆسیە نووسرا و هەمیشە لە کۆتایی دادگاکان بەراعەتی ناوبراویان ڕاگەیاندوە تەنها یەک جار نەبێت کە لە 4 ساڵی پێشوودا بە تۆمەتی هەڕەشەکردن لە سۆڵنا ئالبەرگی سەرۆکوەزیرانی پێشووی نەرویج دادگا 6 ساڵ حکمی بەسەردا سەپاند و دوای ئەوەی کە داوای ئیسینافی بەرز کردو بۆ بەردەم دادگای باڵا حکمەکەی لە 6 ساڵەوە کرا بە 2 ساڵ و 10 مانگ لە کۆی ئەو 15 ساڵی ڕابردوودا زیاتر لە 17 جار براوەتە بەردەم دادگا بە تۆمەتی هەڕەشە و تیرۆر بەڵام لە کۆتاییدا هەمیشە بێتاوانبوونی لەو تۆمەتانە ڕاگەیەنراوە هەموو کاتێک کە دەستگیر کراوە لە میدیاکاندا دەنگدانەوەی گەورەی بە دوای خۆی داهێناوە بەڵام لە کاتی ئازادکردنە میدیاکانی نەروێژ گرنگیان بە ئازادبوونی نەداوە. بەڵای کارۆ محەممەد پاملێریان ئارتی سوپاس بۆ زانارەکان بەڵە بەرەزان لە سویسراوە دەچینە بڕۆکسل بۆ بەلجیکا و دیارە زانیاری زیاترمان دەوێت سەبارەت بە کۆبوونەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیا کە تایبەتە بە پەنابەران و تاوەکو ئێستاش کۆبوونەوەکە بەردەوامە دەچمە لای بەرزان حەسەن پاملێریان ئارتی بەرزان چ زانیارێکی نوێت لایە و دیارترین ئەو بابەتانی کە گفتوگۆی نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیا لەسەر چییە؟ بەڵێ چییە تاوەکو ئێستا کۆبوونەوەی لوتکەی وڵاتانی ئەوروپا بە بەشداری 28 سەرکردە لەگەڵ تورکیا بەردەوامە لە ئێستادا زیاتر کاژمێر دەی تێپەڕاندووە بە کاتی ئێرەوەروە کاژمێر 12 بە کاتی هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە و ڕۆژنامەنووسان و میدیا جیهانیەکان لێرە چاوەڕێی ئەنجامی کۆبوونەوەکە دەکەن دیارە پێش کۆبوونەوەکە لە کاتی هاتنی بەشێک لە سەرکردەکان بۆ ناو باڵەخانەکە لە پاشنیوەڕێ ئەمڕۆ کۆمەڵێک قسەیان کرد بۆ میدیاکان زۆر بە کورتی لە ئاخر شتدا دیارە مارتن شۆڵس سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە پرێس کۆنفرانسێکی ئەنجامدا لێرە بۆ ڕۆژنامەنووسان و باسی تەواوی ئامانجی ئەم کۆنفرانسەی کرد یاخود ئەم کۆبوونەوەی کرد لە لایەکی ترەوە چییە ئێمە وەکو تیمی NRT پرسیاری ئەومان لێکرد کە دیارە وەکو خۆتان ئازان ئەمڕۆ کوردانی سووریا فیدراالیان ڕاگەاند ئێمە پرسیاری ئەومان لە مارتن شۆڵس سەرۆکی پەرلەمانی ئەوروپا کرد کە یەکێتی ئەوروپا هەڵوێستی چییە کە ئاخۆ پشگیری ئەم بڕیارەی کوردانی سووریا ئەکەن یاخود نا دیارە لە وڵامدا مارتن شۆڵس باسی لەوە کرد کە پێشکەوتنی ناوخۆیی لە سووریا پەیوەستە بە ئەو وڵاتەوە هەروە باسی لەوە کرد کە ئەو سەرۆکی دامەزراوەیەکی ئەوروپی وەکو ئەو زۆر قورسە کە بە ئاشکرا و بەڕوونی پشگیری یاخود دژی ئەو بڕیارە بێت باسی لەوە کرد کە پێویستە لە نێو خۆی هێز و لایەنە سیاسەکانی نێوخۆی سووریا بڕیار لەسەر ئەوە بدەن هەروە باسی لەوە کرد کە ئەو هاوخەم و هاو سۆزە لەگەڵ گەلی کورد و باسی لەوە کرد پێویستە ئەگەر هەر بڕیارێک لەلایەن کورد بێ یاخود لەلایەن هەر کەسێ هەر لایەنێکی ترەوە بێ پێویستە بە شێوەیەکی ئاشتیانە بێت دیارە ئەمە سەرەتا ئەو پرسیارەمان لێ کرد بە هەمان شێوە وتی باسی لە عێراقیش کرد وتی بە هەمان شێوە بۆ عێراقیش ئەگەر کوردەکان لە ئێستادا بیانەوێت سربەخۆیی ڕابگەن یاخود فیدراڵی ڕابگەن ئەو پێویستە هێز و لایەنە سیاسەکانی ناوخۆی عێراق وتی ئێمە بۆمان نییە دەست وەردەینە ناو وڵاتانی عێراق یاخود سووریا باسی لەوە کرد کە پێویستە ئەم پرسە لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە نەتەوە یەکگرتوەکان یەکلایی بکرێتەوە ئەمەوێ بگەڕێمەوە سەر ئەم کۆبوونەوەیە چییە؟ ئەمڕۆ سەرکردەی وڵاتانی ئەوروپا تەنیا لە نێوان خۆیان داواتە 28 سەرکردەکە یەکێتی ئەوروپا لێرە بەشدار بوون بڕیارە سبەی ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا لێرە بەشدار بێت دیارە کۆبوونەوەکەی سبەی لە کاتژمێرنەوە ئەحمەد داود ئۆغڵۆ دەگاتە ناو باڵەخانە و هەروەها کۆبوونەوەکە دواتر کاتژمێردا بەکاتی ئێرە کاتژمێر 12 دەست پێ دەکات ئەوەی لێر بەڵێ بەرزان دیارتی ئەو خاڵانەی کە وڵاتانی ئەوروپی وەکو باسی کردیوەشت سەرکردەکەی وڵاتانی ئەوروپی گفتوگۆی لەسەر دەکەن سەبارەت بە پەنابەران ینی لەسەر چی گفتوگۆ دەکەن چیە لەسەر ئەوە گفتوگۆکان دیارە سەرکردەکانی یەکێتی ئەوروپا جاخل لەسەر ئەوەکەنەوە کە بە هەموو شوێک لە ئێستادا پێویستە ڕێگە بگیرێت لە هاتنی کۆچبەران بۆ ناو خاکی ئەوروپا هەروەها جەخل لەسەر ئەوەکەنەوە کە ئەو کۆچبەرانەی یاخۆ ئەو پەناخوازانەی لە ئێستادا لەسەر سنووری نێوان یۆنان و مەقەدۆنیا بگەڕێنرێنەوە بۆ تورکیا هەروەها دیارە
بە پێی وتەی مارتن شۆڵس سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە پرێس کۆنفرانسەکەدا باسی لەوە کرد کە پێویستە هەردوو لایەن یەکێتی ئەوروپا و تورکیا بە شێوەیەکی ڕازگۆیانە لەگەڵ یەکتریا ڕازگۆ بن کاتێکە لە ماوەی ڕابردووە هەردوو لە بڕیارێکان ڕێککەوتنیان ئەنجامدا پێویستە هەردوو لە جێبەجێ بکەن هەردوو لە یاری بە پەنابەران بە پەناخوازان نەکەن باسی لێو کرد کە لە ئێستادا ئەمە بەرپرساریەتێکە لەسەر ئەرکی سەرشانی هەردوو لە هەم یەکێتی ئەوروپا پێویستە پێکەوە چارەسەریکەن بەتایبەت دیارە تورکیا لە ئێستادا دەیەوێت داواکاری زیاتر پێشکەش بکات بە ئەوروپا داواکاری زیاتری هەیە دەیەوێت لە ڕێگەی گەمەی کۆچبەرانەوە دەوێت ببێت بە ئەندامی یەکێتی ئەوروپا لەلایەکترەوە داوای هاوکاری زیاتر باشی ناگاتە من دەوێت بەرزان حەسەن پەیامنێری ناوتی لە بڕۆکسل لە بەلجیکا و سوپاس بۆ زانەرەکانت بەردەوامی لە پێشکەشکردنی هەواڵەکان. ڕاوتی سەدەر پێداگیری خۆی ڕاگەیاند لە سەرنجامدانی خۆپشاندان و مانگرتن لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز و دەڵێت 212,000 کەس ناویان تۆمار کردووە و ئامادەن مان بگرن تا ئەو کاتەی چاکسازی ڕیشەی ئەنجام دەدرێت. ئەو کات حکوومەتی عێراق ڕایگەیاند دژی بیرۆکەی مانگرتنی سەدرریەکانە لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز و دەوڵەتی یاساژجیاتی خۆی بە ئەو هەنگاوەی سەدرریەکان ڕاگەیاند. هێشتا ڕۆژی هەینی نەهاتووە کەچی میدیا و شەقامی عێراقی پڕبوون لە سیناریۆ و قسە و پێشبینی لەبارەی ئەوەی کە سبەینێت چی ڕوودەدات. سەدرریەکان و هەندێک لە چالاکانی مەدەنی و چاپەکان سوورن لەسەر ڕێخستنی خۆپشاندان و هەڵدانی خێوەتی مانگرتن لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز. بەرامبەر بەوانیش لیستی زۆرینە لە پەرلەمانی عێراق کە لیستی دەوڵەتی یاسایە پێی وایە ئەم هەنگاوە دەبێتە هۆی دروستکردنی بشێوی. ئەو لیستەش کە تانوپۆکەی لە حیزبی داوای حکومڕان پێکرێت بەیان نامەیەکیان بە حکوومەت دەرکرد کە دژی بیرۆکەی مانگرتنی سەدرریەکان و چالاکانی مەدەنی دەوەستێتەوە. بەپێی پلانی سەدرریەکان لە دوای نوێژی هەینی 212,000 مانگر کە ناویان تۆمان کراوە و باجی تایبەتیان بۆ دروستکراوە لە بەردەم هەر سێ دەواازەکەی ناوچەی سەوز کە بریتین لە دەواازەکانی تەشریع، تابقین، حارسیە تا ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی دەمێننەوە. بەپێی هەندێک ئاماری نافەرمی 102,000 کەس لەوانەی خۆیان لە ئۆفیسەکانی ڕەوتی سەدر تۆمار کردووە بۆ مانگرتن خەڵکی بەغدان. 110,000 کەسی تریان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە وەک بە دەنگەوە هاتنێک بۆ بانگاوازی موقتەدا سەدر ڕێگەی دووری پایتەخت دەگرنە بەر. بەهۆی ئەوەی لایەنی ڕێکخەری ئەم مانگرتنەکە ڕەوتی سەدرا خاوەنی هێزی چەکدارە نیگەرانی و دڵەخورتەی زۆر هەیە لەسەر ئەگەری بەریەککەوتنیان لەگەڵ ئەو هێزە ئەمنیانەی پاسەوانی ناوچەی سەوز دەکەن یان گروپە چەکدارەکانی ڕکابەریان کە لایەنگری لە نووری مالیکی و دەسەڵاتی حیزبی داوا دەکەن و گروپی عەسایبی ئەهلی حەق دیارترینیانە. جگە لە مەترسی پێکدادان و گرجی ئەمنی زۆرێک لە سیاسەتوانەکانی عێراق باز لە مەترسی دروستبوونی بۆشایی سیاسی دەکەن بە تایبەت ئەگەر سەدرریەکان هەڵبوونە سەر ناوچەی سەوز یان بە گەمارۆدانی ئەم ناوچە هەستیارە پرۆسەی سیاسی پەک بخەن. ئەم سیاسەتوان و چاودێرانە پێیان وایە ئەو پرۆسە و سیستمەی کە ئێستا هەیە هەرچەندە پڕکەم و کوڕی و خراپ بێت بە دیرەکەی پێکدادانی حیزبە ئیسلامیە شیعەکانە لەسەر دەسەڵات بە تایبەت کە ئێستا زۆرینیان بە پاساوی شەڕی داعش باڵی چەکداری یان گروپی چەکداری تایبەت بە خۆیان هەیە. بەرامبەر بەم دۆخە ئاڵۆزەش هەنگاوەکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیران بۆ چاکسازی چەقی بەستووە چونکە بەپێی ئەوەی ڕاگەیەنراوە عەبادی بەنیازە نۆ لە وەزیرەکانی حکوومەتەکەی بگۆڕێت ئەویش بە ڕەزامەندی و پرسی لیست و هێزە سیاسیەکانی جاران ئەمەش لەگەڵ داوای سەدرریەکان و خۆپشاندەراندا یەک ناگرێتەوە کە دەگاتە ئاستی گۆڕینی سیستم و گۆڕین و لە ڕیشەهێنانی ڕێو شوێنە حیزبیەکانی جاران. هەندێک لە چاودێران پیان وایە خۆپشاندان و مانگرتنەکانی سبەی هەینی دۆخی عێراق دەخەنە بەردەم پێشاتێکی نوێ چونکە وەک زۆربەی بەرپرسە عێراقیەکان لە دیداری سلێمانی دانیان پێدانا وشیاری سیاسی شەقام و خەڵکی خۆپشاندەر پلانی سیاسیەکانی تێپەڕاندووە و داواکاری و پێداگیری ئەوان زیاتر و گەورەترە لەوەی هێزە سیاسیەکان دەیانەوێت بیکەنە چارەسەر بۆ دۆخی عێراق. بەڵام بەرزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە خۆپشاندانەکانی ئەمڕۆ کە وا بڕیارە لە شاری بەغدا بەڕێوە بچێت دەچمە لای ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی نارتی لە شاری بەغدا. ئومێد زانیاری نوێ سەبارەت بە خۆپشاندانەکان چی هەیە وا بڕیارە خۆپشاندانەکان چۆن بەڕێوە بچن؟
بەڵێ چییە دوایەوەی کە مختەدا سەدر ئاماژەی بۆ کرد کە خۆپشاندانەکان دەکەنە مانگرتن و ئەمڕۆ ئامادەکاریەکان بۆ مانگرتنەکەی مانگرتنە 11 ڕۆژیەکەی مختەدا سەدر کراوە لە هەر سێ دەواازەی سەرەکی مانگرتنەکە دەبێت یەکێکیان دەواازەی تەشریعیە کە دەواازەی بینای پەرلەمانی عێراق بە دەواازەی سێ ناوزەند دەکرێت کە یەکێک لەو دەواازە گرنگانەی ئەو شەقامی کە بە بەردەم ئەو دەواازەیە دەڕوات 4 وەزارەت و بینای ئەنجومەنی پارێزگای بەغدای لەسرە لەگەڵ باڵێۆزخانەی ئێران ئەلەوێ چادر هەڵدراوە لە ئێستادا و لەلایەن هەوادارانی مختەدا سەدرەوە و ئەوەیشە کە لە دەواازەکان دەواازەیەکیانش پردی معلقە و دەواازەیەکشان دەکەوێتە ڕۆژئاوایی ناوچەی سەوزەوە کە بە دەواازەی کەرخ ناسراوە لەم بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم سێ دەواازەیە چادر هەڵدراوە و لەوێدا هەوادارانی مختەدا سەدر لە ئێستاوە هەر لە ئێستاوە چوونەتە ناو چادرەکان ومێ بڵێم چییە بەپێی وتەکانی محەممەد کابی بێ کە بەرپرسی با بڵێن بەرپرسی ڕاگەاندنی سەرایە سەلامە بازنەی ڕاگەاندنی سەرایە سەلام کە باڵی سەربازی مختەدا سەدر ئاماژەی بۆ کرد کە ئەوان سلمی دەبێت واتە ئاشتی دەبێت خۆپشاندانەکان و خودکومانگرتنەکەیان و درێژر دەبێت بۆ ماوەی 11 ڕۆژ لەسەر داوای مختەدا سەدر و ئەمەوێش بڵێم کە من پرسیارەوەم لێ کرد کە ئایا ژووری ئەمەلاتی بەغدا و هێزە عێراقیەکان تا چەند ئاوکاریان ئاماژەی بۆ کرد کە ئەوان لە ئێستادا 1200 چەکداری خۆیان لە سەرایە سەلام کە باڵی سەربازی مختەدا سەدر کشانەتەوە بۆ ناو بەغدا و جێگیریان کردووە لە هەر سێ دەواازەکە و خۆیان پشکنین بۆ هاوڵاتیانە دەکەن کە دێنە ناو گۆڕپا یاخود دێنە سەر ئەو شەقامانەی کە مانگرتن نەکرێت ئەمەوە بڵم چییە هەر لە کاژمێر دەوە هەردوو پردی سنەک کە دەکەوێتە لای چەپی منەوە پردی سنەک و پردی کۆماری هەردووکی داخرا کە ئەم دوو پردا سەرەکیترین دوو پردن دەشنەوە سەر با بڵێن بینای پەرلەمانی عێراق کە دەواازە سەرەکیەکەی کە دەواازەی تەشریعی پێ دەڵێن وەکوتم 4 وەزارەت و باڵێۆزخانەی ئێران و بینای ئەنجومەنی پارێزگای بڵێن بەغدای لەسرە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا خامۆشیێکی زۆر بە بەغداوە دەبینێت بە بەراورد بە ڕۆژەکانی دیکە بە تەواوی هاتوچۆ بە چواردەوری دەواازەی سەوزان ناکرێت و لە کاژمێردەوە وەکوتم ئەو ڕێگا سەرەکیانی کە بۆ دەواازەی ناوچەی سەوز دەڕچن گیراون ئەمەشەوە بڵێم چییە بەپێی وتەکانی بەرپرسانی ژووری ئەمەلاتی بەغدا بن ئاماژیان بۆ کردووە لە بەیاننامەیەکی خۆیان دەکە بە فەرمی ئەمڕۆ ڕایانگەاندووە هێزێکی زۆریان خستۆتە ئامادە باشەوە لە چواردەوری ناوچەی سەوزدا بڵاویان پێکردووە و سەرجەم ئەو باڵەخانانەی بە چواردەوری ناوچەی سەوزدا ناوچەی سەوزن قەناز بەدەستیان تێدا جێگیر کراوە کە هەتا ئێستا ئەوەی بینراون لەسەر بینای با بڵێن ئوتێل ڕەشید کە دەکەوێتە سەر بەردەم بینای پەرلەمانی عێراق لەسەر باڵەخانەی وەزارەتی دەرەوەی عێراق لەسەر باڵەخانەی وەزارەتی پلاندانان و لەسەر بینای ئەنجومەنی پارێزگاوە لەسەر ئوتێل مەنسوور میلیان و لەگەڵ ئوتێل ڕەشید بەڵێ چییە چاوەڕان دەکرێت سبەینی ڕێوشێنە ئەمنیەکان چۆن بێ بەڵێ لە ڕاستیە وەک ئاماژەم پێکرد بە پێی وتەکان یاخود بە پێ و بەیاننامە بێ کە ژووری ئەمەلاتی بەغدا ئاماژەی پێکردووە سبەینێ لە سەرجەم ڕێگاکانی کە دەچنەوە سەر ناوچەی سەوز هاتوچۆ بە ئۆتۆمبیل بە هەموو شێوەیە قەدەغەیە و تەنها ئەو کەسانە بەشدارە بن کەس بەسەر بەڕۆتی سەدر ڕەمەوە بڵێم چیە باجی فەرمیان بۆ کراوە ئەوانەی کە خۆ لە خۆپشاندانەکە یاخود لە مانگرتنەکە بە شێوەیەکی با بڵێن لەلایەن ژووری با بڵێن بازنەی ڕاگەاندنی سەرایە سەلامەوە باجیان بۆ کراوە واتە ئەوانەی کە دێنە ناو چادرەکانەوە باجی تایبەتیان بۆ کراوە دەستگا ڕاگەاندنەکانش بامان شێوە باجی تایبەتیان بۆ کراوە بۆیە ژووری ئەمەلاتی بەغدا بە فەرمی ئاماژەی پێکردووە کە بەپێی ئەو باجانە خەڵک دەچێتە ژوورەوە بەڵام ئەمەوە بڵێم کە ئەو دەرگا سەرکیانی کە دەچنە ناو شەقامەکانەوە یاخود ئەو دەواازە سەرکیانی کە خۆپشاندان دەچن خۆپشاندران پیا دەچن سەر جەمیان دەدرێتە دەست سەرایە سەلامەوە کە باڵی سەربازی مختەدا سەدرە و ئەمەوێش بڵێم کە لە سبەینی کاژمێر شەشەوە بڵاویان پێ دەکرێت چەکدارەکانی سەرایە سەلام لە چواردەوری با بڵێن هەرسێ دەرگاکە هەرسێ ئەو دەواازەی کە مانگردەکانی تێداکرێت تەنها دەواازە سەرەکیەکانی ناوچەی سەوز بەدەست هێزە ئەمنیەکانەوەی وەکوتشم قەناز بەدەستیان لەسەر بینای باڵەخانەکان داناوە ئەمانە تەنها سەر بە ژووری ئەمەلاتی بەغدا و هێزە ئەمنیەکانی عێراقن بەدەر لەمانە هەرسێ دەواازەکەی کە خۆپشاندەرانی پێدا دەشێت سەرایە سەلام کە باڵی سەربازی مختەدا سەدر خۆی پشکنین بۆ با بڵێن خۆپشاندەرانەکە ئەمێشۆ بڵم چیان لە دەواازەکانی بەغداش پردی موسەنا کە ڕاستەوخۆ شاری ڕوومادی بە بەغداوە دەبەستێتەوە سنوورەکانی ڕوومادی بە بەغداوە دەبەستێتەوە پردە لە کاژمێر شەشی دوێنێەوە داخراوە تا ئێستاوە بەپێی وتەی ژووری ئەمەلاتی بەغدا بێت تا 6 ڕۆژ درێژای کێشە داخستنی و پردە و لە کاژمێر دەشەوە هەردوو پردی سینە
مانگرتنەک و کۆماری داخراون و چاوەڕانێک لە کاشمێر شەشی بەیانیشەوە پردی با بڵێن جادریە کە یەکێکە لە پردەهارە گرنگەکانی کەرخ و ڕسافە بەیەکەوە دەبەستێتەوە پردش دابخرێ و هێز ئەمنیەکانەمەوە بڵێم کە لە هەرسێ دەواازەکە بڵاویان پێکراوە بەدەر لەمانش باڵی سەربازی مختەدا سەدر سەرایە سەلام خۆی پشکنین بۆ کەسانە دەکات کە دەچنە ناو هەرسێ و شەقامەی کە وا بڕێرەمانگرتنەکەی تا بکرێت سێ هەفتەی پێشوو کە خۆپشاندانەکان بەردەوام بوو مختەدا سەدر بەشدار بوو یاخود لێدوانی تایبەتی هەبوو بۆ خۆپشاندەران ئەمڕۆ مختەدا سەدر بەشدارە بێت لە ڕاستیە یەکەم خۆپشاندان بەشدار بوو دوو خۆپشاندانی وتەی تایبەتی هەبوو بەڵام ئەم مانگرتنە 11 ڕۆژ دەخایەنێ و چاوەڕوان ئەکرێ مختەدا سەدر لە چەند ڕۆژێکە بێتە ناو مانگرتنەکانەوە بەس بەڵام ئەوەی هەیە تا ئێستا ئەوەیە کە مختەدا سەدر لە ئێستادا سەرقاڵی کۆبوونەوەکانە لەگەڵ با بڵێن دەوڵەتی یاسا و بەشەکانی دیکەی ناو هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان هەر ئەمڕۆ فواد ماسوم سەرۆکۆماری عێراق پەیوەندی بە مختەدا سەدرەوە کردو داوای لێ کردووە کە ئارامی بپارێزن هەوڵدەن بە شێوەی گفتوگۆ بەڵام مختەدا سەدر لە بەیاننامەیەکدا کە تەنها سێ کاتژمێربەر لە ئێستادا بڵاوی کردوێتەوە لە بڵێن پەڕەی تایبەتی خۆی کە سەر بە مختەدا سەدرەوە و بەیاننامەکەش لە ڕێگەی فایبەرەوە بەسەرجەم دەستگا ڕاگەاندنەکان دراوە ئەوەیە دەڵێت کە ئەوان سوورن لەسەر ئەوەی مانگرتنەکە بکەن و هەتا 28 مانگیش سوورن لەسەرەوەی لە بەردەم هەرسێ دەواازەکە بۆستن واتە وتەکانی فواد ماسووم ئاماژەی بۆ کردو کە بەڵێ ئەوان بە ئاشتیانە مانگرتنەکە دەکەن بەڵام سوورن لەسەرەوەی مانگرتنەکە بکەن و هەر بەپی زانیاریەکان شار ئەمڕۆ کوتلەی ئەحرار لەگەڵ دەوڵەتی یاسایە کۆبووەوە کوتلەی ئەحرار باڵی سیاسی مختەدا سەدرە لەگەڵ کوتڵەی دەوڵەتی یاسا کە باڵی سیاسی با بڵێن نوری مالیکی و حیدەر عەبادی و حزبی داوەیە ئاماژیان بۆ کردو کە ئەیانەوێ بگەن بەڕێکەوتن لەگەڵ مختەدا سەدر بەڵام مختەدا سەدر سەرجەم ئەمانەی ڕەت کردوێتەوە ئاماژەی بۆ کردو کە لە ماوەی 11 ڕۆژی مانگرتنەکەیە خۆی ئامادەی هەرسێ دەواازەکە دەبێەوە بەڵام دیاری نەکردووە لە چه ڕۆژێکا و لە چه ڕۆژێکدا کاتە مختەدا سەدر لە خۆپشاندانەکەی ئەمڕۆی لایەنگرەکانی بەشدار دەبێت بەڵێ وەکوتم چییە ئاماژەی بۆ کردو کە مانگرتەکان 11 ڕۆژە لە ماوەی ئەو 11 ڕۆژە چەند جارێک خۆی ئاماژەی بۆ کردو کە چەند جارێک سەردانی خۆپشاندەران دەکا و بەشدار دەبێت لە خۆپشاندنەکە بەڵام دیاری نەکراوە لە ئەمڕۆ هەتاکو 28 مانگ لە چ ڕۆژێکدا مختەدا سەدر دێ لە چ ڕۆژێکدا مختەدا سەدر نایە بەڵام من بە محەممەد کعبی کە بەرپرسی بازنەی ڕاگەیاندنی سرای سەلامە پرسیارم لێ کرد کە بۆچی مختەدا سەدر ڕۆژەکانی دیاری نەکردووە بۆ هاتنی بۆ ناو خۆپشاندەران ئاماژەی بۆ کرد کە لەبەر ئەوەی مختەدا سەدر لە دو هەفتەی ڕابردوودا هەڕشەی کوشتنی لێکراوە و لەبەر باری ئەمنی مختەدا سەدر ڕابەری ڕوتی سەدر ئەوان ڕۆژەکان دیاری ناکەن بەڵام بە شێوەیەکی سوپرایز خۆی دێتە ناو گۆڕپانەکە و سەرجەم ئەو دەواازانە بەسەر کاتەوە کە مانگرتنەکانی لێداکرێت بەڵام دیار نییە لە چ ڕۆژێکدا و لە چ کاتێکدا دێت بەڵێ چییە؟ ئومێد هیچ ترسێک لەسەر ناوچەی سەوز هەیە هیچ مەترسیەکەیە؟ بەڵێ ئەمەوە بڵێم کە سەررجەم دەواازەکان کە بریتە لە 6 دەواازە دوو دەواازی سەرکیان داخراوە 4 دەواازە کراوەتەوە لەو 4 دەواازەیە 3 دەواازەی مانگرتن لە بەردەمی دەکرێت تەنها یەک دەواازەی کە سەفارەتی ئەمریکای لەگەڵدایە ئەو دەواازەیە کراوە دەبێت بەڕووی هێزە ئەمنیەکان و هێزە عێراقیەکان لە چواردەوری هێزەکە با بڵێن بەپێ ئەو زانیاریانەی کە محەممەد کعبی بە ئێمە ڕاگەاندووە ئەوەیە کە هێزێکی بێشمان لە چواردەوری ناوچەی سەوزدا بڵاوی پێکراوە و لە سەردەم باڵەخانەکان قەناز بەدەستەیە و ژووری ئەمەلاتی بەغداش سەررجەم هێزەکانی خۆی بە پۆلیسی ئیتحادی و با بڵێ هێزە عێراقیەکان حکوومەتی عێراقی ترسی هەیە لەوەی کە هیچ بارودۆخی ئەمنین ناوچەی سەوز ناو بەغدا تێک بچێت هیچ ترسێکیان هەیە لەو بارەوە؟ بەڵێ ئەمەوە بڵێم چیە بەیاننامەکەی دەوڵەتی یاسا زۆر بەڕوونی ئەوەی وت کە ئەگەر بێت و مەترسی بۆ ناوچەی سەوز دروست بکرێ ئەوان وەڵامیان تون دەبێت بەڵام ئەوەی هەیە مختەدا سەدر لە سێ بەیاننامەی ڕابردوویدا تاکیدی لەسەرەوە کردووە کە ئەوان چەک بەکار نایەنن بەڵام ئەگەر بێت و لەلایەن هێزە عێراقیەکانەوە چەکیان لە بەکار بێ ئەوان دوودڵ نابن لە داکۆچیکردن لە ئەو کەسانی گەر بە کورتی وەڵام بێتەوە ئەم جۆرە لێدوانانەی نێوان سەدر و لایەنە شیعەکان ینی ترس هەیە لەوەی کە پێکدانی چەکداری لە نێوان گروپە چەکداری شیعەکان دروست بکات؟ بەڵێ لە ڕاستیان من پرسیارم لە زۆربەی ئەو کەسانە کرد کە لە ناوچەی سەوزن سەررجەم ئەندام پەرلەمانەکان زۆربەی ئەندام پەرلەمانە کوردەکان و زۆربەی ئەندامەکانی دەوڵەتی یاسا ئاماژیان بۆ کرد کە بەڵێ مەترسی هەیە لەسەر ناوچەی سەوز و هەر بۆ ئەمە بەستش ئەمڕۆ ئەندام پەرلەمانەکانی عێراق زۆربەیان نەک هەمویان بەڵام زۆربەیان ناوچەی سەوزیان
جێشتۆ و گەڕاونەتەوە کوردەکان بۆ هەرێمی کوردستان و ئەوانشی کە لەناو بەغدان لە ناوچەی سەوز دەرچون و ئەوانشی کە بۆ با بڵێن باشووری عێراقن دەرچون لە ناوچەی سوزواتان ناوچەی سۆز تا ڕادێک خاڵی بۆتەوە لە با بڵێن بەرپرسە باڵەکانی عێراق و ئەمەش ئاماژەیەکە وەک بەپێی ئەو چاودێرە سیاسیانە بن کە لە بارودۆخەکە ئەڕوان ئاماژە بۆ دەکەن کە بجێهێشتنی بەرپرسەکانی عێراق لە ناوچەی سەوز و دەرچوونیان خۆی ئاماژەیە کە بەڵێ مەترسی هەیە لەسەر ناوچەی سۆز بەڵام هەوڵەدەن بە شێوەیەکی هێمنانە ئەم یانزە ڕۆژە تێپەڕ بکەن. بەڵێ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی ناوتی لە شاری بەغدا سوپاس بۆ زانەرەکانت. بەردەوامین سیستمی فیدرالی لە ڕۆژاوای کوردستان ڕاگەێنرا وەرەکە لە هەدیە یوسف و مانسوور ئەلسەلوم وەک هاوسەرۆکانی هەرێمەکە هەڵبژێدران لە کاردانەوەی بڕیارەکەشدا حکوومەتی سووریا ڕاگەاندنی هەرێمەکەی ڕەت کردەوە و هەریەکە لە ئەمریکا و رووسیاش دەڵێن ئەوان لەگەڵ بڕیاری تاکلایانەدا نین. ئەوکات تورکیا و ئۆپۆسیۆنی سووریاش دژاتی خۆیان بۆ ڕاگەاندنی هەرێمی ڕۆژاوای کوردستان ڕاگەاند. قيام بالتنظيم وإنشاء النظم الفيدرالية الديمقراطية کورد لە بەشێکی دیکەی کوردستان سیستمی فیدرالی ڕاگەاند. ئەنجومەنی دامەزرێنەری خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە شارۆچکەی ڕمێلان لە کۆبوونەوەیەکی دوڕۆژەدا ڕەژنووسی سیستەمی فیدرالی دیموکراتیکی لە ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا پەسەند کرد. کۆنگرەکە بە ئامادەبوونی نزیکەی 200 ئەندام و نوێنەرانی هەرسێ کانتۆنەکانی جزیرە و کۆبانێ و عەفرین بەڕێوەچوو. تیایدا ئەنجومەنی دامەزراندنی سیستەمی فیدرالی پێکهێنرا و هەریەکە لە هەدیە یوسف هاوسەرۆکی کانتۆنی جزیرە بەڕەگەز کورد و منسوور ئەلسەلوم هاوسەرۆکی خۆبەڕێوەبەراتی گرێسپی بەڕەگەز عەرەب وە کاوسەرۆکی هەرێمی فیدرالی ڕۆژاوای کوردستان هەڵبژێردران. سەبارەت بە کۆنگرەکەی ڕمێلان ئەڵدار خەلیل ئەندامی کۆنگرەکە و ئەندامی دەستەی بەڕێوەبەراتی تەفگەری کۆمەڵگەی دیموکراتیک ڕایگەاند دەبێت مێژوو ئەو پرۆسەیە بنووسێتەوە کە گەلی سووریا لەسەر خاکی خۆی پرۆژەیەکی بۆ چارەسەرکردنی ئاڵۆزی و قەیرانەکانی پەسەند کرد. ڕاگەاندنی سیستەمی فیدرالی لە ڕۆژئاوای کوردستان لە ناوخۆی سووریا و دەرەوەیدا کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. بەتایبەت ئەوە لە کاتێکدا کە کۆنگرەی جنێڤ بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا بەڕێوە دەچێت و جیهان چاوی لەسەر ئەو کۆنگرەیە. لە ئاستی کوردستاندا حکوومەتی هەرێم ڕایگەاند سیستەمی فیدرالی یەکێکە لە ڕێگایەکانی چارەسەرکردنی کێشەی کورد لە سووریا. بۆیە هیوادارن ڕاگەاندنی سیستەمی فیدرالی ڕۆژئاوای کوردستان گشتگیر بێت و تەواوی پێکهاتەکان تیایدا بەشدار بن. رووسیا کە پێشتر ڕایگەاندبوو لەگەڵ سیستەمی فیدرالیدا بۆ سووریا لەسەر زاری جێگری وەزیری دەرەوەی ڕایگەاند کورد مافی ئەوەی نییە تاگلایانە سیستەمی فیدرالی ڕابگەێنێت بە تایبەتی کە ئەو هەنگاوە لە دەرەوەی گفتوگۆکانی جنێڤ سێدا بنرێت. میخائیل بۆگدانۆف بە ئاژانسی ڕیانۆڤستی وت دەبێت کوردەکان لە پاژۆڕۆژی سووریا شوێنیان هەبێت و سەرجەملایەنەکانی سووریا بە هاوبەشی کار بۆ داهاتووی وڵاتەکەیان بکەن. ئەمریکاش کە لەسەر پاڵپشتیکردنی سەربازی یەپەگا دۆستە نزیکەکەی کە تورکیا لە خۆی ڕەنجاندووە بە هەمان شێوەی رووسیا لەگەڵ ئەو هەنگاوەی ڕۆژئاوای کوردستاندانیە و لەو بارەیەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشتر ڕایگەاندبوو دان بە سیستەمی فیدرالیدا نانێن لە باکووری سووریا. بەڵام ئەگەر گەلی سووریا خۆی بڕیار لەسەر جێبەجێکردنی سیستەمی فیدرالی بدات ئەوە ئەمریکاش پەسەندی دەکات. حکوومەتی تورکیاش کاڵوێستەکەی یەکلایی بۆتەوە و پێشتر بە هەموو جۆرێک دژاتی خۆی بۆ دروستکردنی هەرێمی تایبەت بە کورد لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەاندووە بەرپرسانی ئەو وڵاتە ڕایانگەاند هیچ سیستەمێکی فیدرالی لە باکووری سووریادا قبوڵ ناکەن کە لەسەر بناغەی ڕەگەزپەرستی دابمەزرێت. ولا لغيره كائنا من كان. هاوکات حکوومەتی سووریا ڕاگەاندنی فیدرالی لە باکووری سووریا ڕەت کردەوە و دژ بە یاسا و دەستوری وڵاتەکەی ناوی برد. ئۆپۆزیسیۆنی سووریاش بە هەمان شێوەی حکوومەتی سووریا سیستەمی فیدرالی ڕەت کردەوە و لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە کرد هیچ پرۆژەیەک سەر ناگرێت کە دژی خواستی گەلی سووریا بێت و هۆشداریشیدا لە پێکێنانی هەر هەرێمێک یان ناوچەیەک لە سووریادا. سەرهەنگ ئیسماعیل NRT. بەڕێوەبەری بەنداوی مووسڵ ڕایگەاند هیچ مەترسیەک لەسەر ڕوخانی بەنداوەکە نییە. ئەوە لە کاتێکدا پێشتر ئەمریکا چەندین جار ئۆژداری داوەتە حکوومەتی عێراق کە ئەگەری هەرەسێنانی بەنداوی مووسڵ هەیە. بودەمێ هەیامەکیە بەحث لە هەرەفی ناوبەنداوا مووسڵ تێکردن لێ کارگریاوی بەنداوێژی بەردەوام تەکەزیە لەسەر هەندێک دیکەت کو هیچ مەترسیەک لەسەر وێ بەنداوێ نینە. ئەندازیارێکی کو کارکردی دچێکردنا بەنداوا مووسڵ داجی نەبوونا مەترسیە لەسەر وێ بەنداوێ پشت ڕاست دکات.
والذي لم يثبت لحد الآن العلم الحديث تنها نهاتیه پشت راستکردن کو خلاتیکا اندازیاریان جی خلاتیکا دیزاینی د بنداوا موصل ده بید و درجو گرانیا بنداوا موصل چه مترسیک لسرنینه گرانیا و کارتکین لسر بنیاته و ناکد 10 أمتار بما يؤمن تحمل توزيع ثقل السد على الأسس. يعني غايتك دي البشت نما نستدينا بيت السد دي تحمل كات ودي خوجريد وطبعا ضرر اول جار دي بو كردا بيت بو چونين من شتينجي دي بو همي عراق بيتن چونكو همي دولة نشين صدا چيكن چيكرنا صدا دهان مليار پارالي چين و ماوایی که درجی پیچید. اندامکی لجنا کشتوکال و بنداوان د پرلمان کردستان داجی برو واجیا کارگیریا بنداوا موصل بو چون هنو مترسیه که مزن لسر حرفینا بنداوا موصل دبینید. حقیقت درگمان با وکریه که مترسیجی گوره لسر رخاندنی بنداوی موصل ها چون سال 1981 ام بنداوا درست کرد لسر خاص چی نگونجاو درست کرده و هرچند لو کات زور لدولتکان هجداریان دا حکومت عراق که امشي نگونجاو نیه بو درست کردن بلان پیداگیری حکومت او کاتا که پیداگیری کرد بو درست کردن امندان لو شینا نگونجاوا. جبونی جنکرنا بنداوا موصل 405 میلیون دلار هاتینه ترخان کردن جبودجه عراق بو کمپانیا کا ایتالی. کارگیریا بنداوا موصل جی مترسیال سروی بنداوی به مترسیا کا سیاسی ددنه زانین. دلشاتیمو NRT دهۆ. بەهۆی بڕیاری کەمکردنەوەی موچەکانیان بە ڕێژەی لە 150 کۆبوونەوەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ڕێکخراوەکانی کەمەندامان بەبێ ئەنجام کۆتایی هاتوو بەشێک لە کەمەندامان دەڵێن ئەگەر موچەکەیان بە ڕێژەی لە 150 کەم بکرێتەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا مان دەگرن. کۆبوونەوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانی کەم ئەندامان کەماوەی هەفتەیەکە ئامادەسازی بۆ دەکرێت. لەبەر ڕازی نەبوونی ڕێکخراوەکان بە کەمکردنەوەی موچەکەیان بێ ئەنجام بوو. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەڵێت بەپی ئەو ڕێکارانی کە حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی گرتوێتێ بەر بوجەی تەرخانکراوی بۆ موچەی کەم ئەندامان لە مانگێکدا لە 14 ملیارەوە بۆ 7 ملیار دینار کەم کراوەتەوە کە ئەوەش بۆتە هۆی ئەوەی ناچار بن موچەی سەرجەم کەم ئەندامان بە ڕێژەی لە 150 کەم بکەنەوە. پێیان باش بوو کە لە کاتی ئێستادا ئەم ڕەپارەیە دابەش نەکرێ و هەروەها ڕەت کرێتەوە تا وەکو حکوومەت پێداچوونەوەیەک بۆ بڕیارەدا بکە. هەڵبەتە ئێمە وەکو وەزارەت پێمان وایە دەبێت چاکسازی لە ئەوە بکرێت کە هەموو بوارەکانی ئەو سوودمەندانەی کە سوودمەندن لە وەزارەتی کار چاکسازیان تێدا. کەم ئەندامان ماوەی 6 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە کە موچەکەیان 150,000 دینارە و دەڵێن ڕازی نابن موچەکەیان کەم بکرێتەوە و هەڕەشەی مانگرتن دەکەن لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەگەر چاو بۆ بڕیارەدا نەخشێندرێتەوە. پێمان وا بوو مژدەی ئەومانێنێ کە 4 ساڵ ئەو یاسایی کە دەرچووە زیاکەمان بۆ خەرجەکەن بەڵام پێمان بیستمان کە لیژنەی بەرانگارەبوونەوەی گەندەڵی کە من ناوم لیژنەی دژایەتی کەمەندامان هاتوون لە کۆی 14 ملیار دینار کە پارەی چەند کەسێکی خۆیانە کەمیان کردوێتەوە بۆ 7 ملیار دینار بە وەزیری کاریان تۆ بڕۆ ڕێبکەوە لەگەڵ ڕێکخراوەکانە دابەشیکەن بەسەر کەمەندامانە. ئێمە بەو هەڵوێسە ناڕازی بووین. کەمکردنەوەی موچەی کەم ئەندامان بە ڕێژەی لە 150 لە کاتێکدایە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی لە دوایین کۆبوونەوەیدا بڕیاریدا سیستمی پاشەکەوت ئەو کەسانە نەگرێتەوە کە موچەیان لە 300,000 دینار کەمترە. گەشتینە کۆتایی و گرنگترین ناونشانەکانتان بیت دێنمەوە. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ئەوان هەناردەکردنی نەوتی کەرکووکیان ڕاگرتووە و دەڵێت ناکرێت هەرێم نەوتەکە هەنار دەبکا و پارەکەشی نەداتە بەغدا. مەلاکرێکار ئازادکرا و دادگای نەرویجیش حکومەکەی هەڵوەشاندەوە کە ساڵێک و 6 مانگ بوو.
هەرێمی فیدراڵی ڕۆژاوای کوردستان ڕاگەیەنرا و ئەمریکا و رووسیا دەڵێن بڕیارێکی تاکلایەنەیە و حکوومەتی سووریا و تورکیا و ئۆپۆسیۆنی سووریش دژاتی خۆیان بۆ هەرێمەکە ڕاگەیان. بە هەواڵ و زانیاری زیاتر سەردانی دیجیتال میدیای نارتی و پەیجەکانی نارتی بکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. شاد و کامەران.